دعواکاریا من اما جاده بوم چیکن او جاده یا دور صدامیه چه جاده نه آزادی هبون نه سرکانی هبون نه آزادی جیره هبون و که او جاده هی یا رسمی قدیم 84 اما 3 جا 4 جا چون قایم مقام مدیر ناحیه شاروانی او جاده بوم چه نکریه سببی چه نکن رجام او بوم چیکن قایم مقام و مدیر ناحیه ها نه ایره او من فضان جاده گتن لیره گوتی چه دواکاری من گوتی دواکاری من او جاده بوم چیکن قیر کن اما وەکو دانیشتوانی گەڕەکی نەهەری زیاتر لە 2000 ماڵ لەسەر ئەو جادەی ئەژین وەڵڵاهی بەس زستانان وەرن بزانم منداڵی گچکە چۆن ئەگاتە ڕەوزەی ئەمن بەخۆم مامۆستامە دێگەی بەس بزانم منداڵی ئێرە چۆن ئەگاتە ڕەوزەی و هەروەها قوتابخانەی دڵدا 2000 قوتابی تێدایە قەبستان زۆرترین خەڵک کەوا لێرە لە شەڕی داعش قوربانی دابی ئەو گەڕەکەیە لە ڕێگەی کەناڵی ئەوە بە پارێزگاری هەولێر دەرێم کە زۆرترین دەنجی لەو گەڕەکەی هینایە یعنی کو ئەبی جادەی ئەو گەڕەکەی ئەوابی بەڕاستی ئەوە چەندین ساڵەها ئەوە پرۆژەیە تەماشای لە 2013ەوە ئەو پرۆژەیە پارەی لۆ دەرچووی هەموو چتی لۆ کرایە بەسمە قیر بکرێ یا خو سەب بکرێ ئەوە هەوڕۆ فەرمو تەلەفۆن لۆ قایم کرا دەرێ من گۆڕایمە نایەم کەس دیار نەبێ کەس لێ لەمان بپرسیتەوە بەڕاستی مزگەوتی لە سەیە قەبستانی لە سەیە مەکتەبی لە سەیە ڕەوزەی لە سەیە یعنی سبەی زستان دادی هەکەس ناتوانانی هاتوچۆی پێدا بکە هیوادارین بێن بە دوو دەنگمان دابن نەخۆ هەتا کەسمان بە دەنگ نە هەلێرە ڕاوەستاینە